بافڵ تاڵەبانی خەریکی چییە؟ ئەتوانێت لە بری شەڕکردن و شوێن کەوتن ڕێگەی سێم بگرێتە بەر ئەم مۆدێلە سیاسەتەی پەیڕەوی دەکات تاکوێ بەردەوامی پێدەدات. لە دوای ئەو گۆڕانکاریانەی لە 8 تەمووزی ساڵی ڕابردووەوە لە ناو یەکێتی ڕوویانداوە، بافڵ تاڵەبانی وەک کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی زۆری دەسەڵاتەکانی ئەو حیزبەی کەوتووەتە دەست و بە ئەمری واقع ئێستا کەسی یەکەمی یەکێتیە. ئەوەش لە کاتێکدایە یەکێتی لە بەردەم ململانی هەڵبژاردنێکی هەستیاری چارەنووسازدا بوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کێبڕکێ بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆکۆمار لە بەغداد. هەموو چاوەکان لەسەرەوە بوون کە بافڵ تاڵەبانی بەهۆی کەمەزموونی و بەهۆی پشتیوانی نەکردنی بەشێکی زۆری سەرکردە دێرینەکانی حیزبەکەی خۆی یەکێتی بخاتە قەیرانێکی قوڵی سیاسیەوە کە چیتر توانای کێبڕکەی نەیارە مێژینەکەی کە پارتی دیموکراتی کوردستانە نەمێنێت، بە تایبەتی کە پارتی دیموکراتی کوردستان پێداگریەکی سەرسەختانەی دەست پێکرد بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار. ئەم گۆڕانکاریانەش لە کاتێکدا هاتە پێشەوە لەسەر ئاستی ناوخۆی حیزب و بەشێک لە جەماوەریش تۆمەتی ئەوە بەرەو ڕووی بافڵ تاڵەبانی دەکرایەوە کە لەسەر خواستی پارتی گۆڕانکاریەکانی 8 تەمووز لە ناو یەکێتیدا ئەنجام دراوە و بۆتە بەشێک لە پلانێکی سیاسی نوێ دژ بە ئیدارەی وەستانەوە دژی پارتی. بەڵام بە پێچەوانەی ئەوەی چاوەڕوان دەکرا پێداگریەکانی بافڵ تاڵەبانی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار و خۆ نەخزاندنە نێو هاوپەیمانی سەدر و سوننە و پارتی چاوەکان زیاتر کەوتنە سەر جوڵەکانی تاڵەبانی و مەلەکردنی بە پێچەوانەی شەپۆلەوە ئەو بڕوایەی لای ناوخۆ و دەرەوەش دروست کرد کە بافڵ تاڵەبانی دەیەوێت بە پێچەوانەی چەند ساڵی ڕابردوو هەڵوێستە بکات و چیتر بە شوێن پێکانی پارتیدا هەنگاو هەڵنەگرێت. یەکێتی و مۆدێلێکی تر لە سیاسەتکردن. پێشتر تاڵەبانی باوک بەوە ناسرا بوو کە توانای چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ هاوتاکەی کە پارتی بوو هەیە و دەیتوانی بەزووی کێشەکان لەگەڵ مەسعود بارزانی یەکلا بکاتەوە. دەوترا تاڵەبانی زیاتر لە هەموو کەس لە زمانی بارزانی دەزانێت، بەڵام ڕووداوەکان ئەو ڕاستیەیان سەلمان کە بەردەوام لە ڕێکەوتنەکاندا تاڵەبانی نەرمی نواندووە بۆ پارتی و دوا قسە هەرهی پارتی بووە بۆیە ڕێکەوتنەکان ئاسان هاتوون بەدەستەوە. لەلایەکی تریشەوە بیندرا کە نەوشیروان مستەفا بە توندی دژی پارتی وەستایەوە و ویستی ستۆپ بە سیاسەتی پاوانخوازی پارتی بکات و شەڕێکی گەورەی سیاسی و پەرلەمانی دژی پارتی ڕاگەیان، بەڵام سەرنجام هەم بێهیوابوونی خۆی و هەم دوورکەوتنەوەی هەڵسوڕا و کادرانی لێکەوتەوە تا کار گەیشتە ئاستێک. لە دوای کۆچی دوایی خۆی بەشێکی بزوتنەوەکەی بوو بە بەشێک لە ئەجەنداکانی پارتی. بەڵام دیمەنەکانی ئەمڕۆ جیاوازتر دەرەکەون، هەرچەندە لە هیچ ئۆرگانێکی فەرمی یەکێتیەوە ئەوە بە ڕاشکاوانە ڕانەگەیەندراوە کە یەکێتی بە مۆدێلێکی تر و بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ پارتیدا بکات. بەڵام دوای هەڵبژاردنەکان هەرزوو دەرکەوت کە یەکێتی بە نەفەس و مۆدێلێکی نوێەوە دەیەوێت لەگەڵ ڕکابەرەکەی سیاسەت بکات و سەربەخۆیانە هەڵوێست وەربگرێت. ئەوەش لەو کاتەدا زیاتر زەق بووە کە پێداگری کرد بۆ وەرگرتنەوەی ئەو دەنگانەی کە 2 کورسی پەرلەمان بوو لە ناوچەی جێنەفوزی پارتی کە بەوتەی خۆیان لیان زەوت کرابوو. دواتریش پێداگری لە سەرمانەوەی دکتۆر بەرهەم ساڵح وەک کاندید بۆ پۆستی سەرۆکۆمار و خۆ بە دوورگرتن لەوەی پارتی دەیویست پەلکێشی بکات بۆ ناو ڕێکەوتنە سێقۆڵیەکەی کە پێشتر بەرنامەڕێژی بۆ کرابوو. بەشێکی زۆر لە چاودێرانی کورد و عەرەبیش لەو کێبڕکەیەدا بڕوایان وابوو ئەم سیاسەتەی یەکێتی زۆر ناخایەنێت و لە شوێنێکدا پەکی دەکەوێت و لە بەرامبەر ئیمتیازی مادی و پۆست بافڵ تاڵەبانی دەگەڕێتەوە سەر ڕێچکە کۆنەکەی یەکێتی و ئاکامی گەمەکەش هەر بەخواستی پارتی دەبێت. بەڵام دوای پێداگریەکان بەتایبەت دوای ئەوەی موقتەدا سەدر بە شەخسی پەیوەندی با تاڵەبانیەوە کرد و لە زاری بارزانیەوە بەڵێنی ڕادەستکردنی هەموو پۆستەکانی بەغدای پێدا لە بەرامبەر دەستبەرداربوون لە پۆستی سەرۆکۆمار و ئەویش ڕەتی کردەوە و ڕایگەیان تازە درەنگە بۆ ئەو ڕێکەوتنە چونکە ئێمە لەم ڕێگایە هاوڕێ و دۆستمان هەیە و ناشمانەوێت ئەوان بەجێ بهێڵین و هاوڕێی نیوە ڕێگابین لەگەڵیاندا.
دوای ئەم هەڵوێستە ئیتر چاوی لایەنە عێراقیەکان زیاتر دەچێتە سەر هەڵوێستەکانی بافڵ تاڵەبانی و وەک سیاسیەکی خاوەن بڕیار و بە ئیرادە سەیرەکەن. هەر بۆیە لە دوا کۆبوونەوەی لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی لە ماڵی تاڵەبانی لە بەغدا سەرکردە سیاسیە شیعیەکان سوپاسی هەڵوێستەکەی دەکەن و ئەو ڕاستیە دەدرکێنن کە یەکێتی بە نیوەی کورسیەکانی پارتیەوە لە بەغدا بووە حەجەری زاویەی ڕێگریکردن لەوەی کە نەهێڵێت ئاراستەکە بەو شێوەیە بڕوات کە پێشتر پلانی بۆ دانرا بوو. هەر بەدوای ئەوەش ڕەتکردنەوەی ڕادەستکردنی پرۆسەی فرۆشتنی غازی هەرێم بە شێوازی فرۆشتنی نەوتەکەی هێندەی تر هەڵوێستەکانی بافڵ تاڵەبانی نیشاندا یەکێتی دەیەوێت بە مۆدێلێکی جیاوازتر سیاست بکات بە تایبەت لە کاتی نێوەندگیری محەممەدی حاجی مەحموود کە لە زاری بارزانیەوە داوا دەکرێت یەکێتی و پارتی ڕێکەوتن بکەن لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە وەڵامدا بافڵ تاڵەبانی دەڵێت چیتر ڕێکەوتنی ئەو پۆستە لە ناو پاکێجێکدایە کە وابەستەی پیاچوونەوەیە لە هەموو جومگەکانی تری ئیدارە و حکومڕانی لە هەرێمی کوردستان و بەغدادا. ئێستا هەموو چاوەکان چوونەتە سەرەوەی بافڵ تاڵەبانی لە دوا ساتەکاندا چۆن هەڵوێز وەرەگرێت ئاخۆیەکێتی دەباتەوە سەر ڕێچکە کۆنەکە یان تا دوا سات دەست بە مۆدێلە تازەکەەوە دەگرێت و بەردەوام دەبێت لەسەری. ئاخۆ دەتوانێت بچێتەوە بەگژ ئەو سیاسەتەدا کە خۆی بە پاوان خوازناوی دەبات و لە چەند مانگی ڕابردوودا چەند جارێک ئەوەی درکاندووە کە ئیدی ئەو جۆرە لە دابشکاری کێکی دەسەڵات کۆتایی هاتووە یان لە ساتێکدا پێچێکی سیاسی دەکاتەوە و یەکێتیەکان بێهیوا دەکات لە بوونی ئیرادەی خۆڕاگری لە بەردەم ئیمتیاز و پێدانی پلە و پۆستی نوێدا.